سڵاو بینەرانی بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکیەوە لەگەڵتانم. پرۆگرامی ئەمڕۆمان دەربارەی تەندروستی قژەم کە تێدا باس لە گیر و گرفتە باوەکانی قژ ئەەکەین و بێگومان باشترین ڕێنمای تەندروستەکان ئەخەینە ڕوو بە میوانداری دکتۆرە کەژان عەلی، پزیشکی پسپۆڕی پێست. زۆر بەخێر دکتۆرەگیان. زۆر سپاس. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵان ئامادەین. منیش خۆشحاڵم. سپاس بۆم دەرفەتتان. دکتۆرە سەرەتا بۆ دەست پێ بکەین. سووری تەندروستی قژ یاخود چۆن گەشە ئەکا قژ؟ ئەگەر سووری ژیانی قژ سێ قۆناغە. ئەنەجین واتە قۆناغی گەشە، کەتەجین، تیلۆجین کە ڕێستەکات و کەتەجینیش شێدینگ فێسەکە هەڵبەرینەکەیە. ئەم قژەی کە بەسەرمانەوە ئێستا هەموو 4 ساڵ جارێک تازە ئەبێتەوە. ئەم قژەی بەسەرمانەوەێت 4 ساڵەمەوە پێش نەبووە و 4 ساڵی تر کە ئامیری ئەم قژە گۆڕاوە بۆ قژی تازە. دکتۆرە ئایا سووری قژ ئەنی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کەسێک کە قژی درێژ بێت یاخود ئەنی بۆ منە هەنێک کەس هەیە ئەڵێ ئەمە قژمان هیچ زیان ناکات درێژەکەی؟ بەڵێ بێگومان ڕەگی قژەکە ئەو کارگەیە کە مۆکە دروستەکە ئەو کارگەیە چەند چالاک بێ قژەکە زووتر درێژە بێتەوە چکە گەشەی خێراترە بێ. چۆن ئەنی جۆری قژی خۆمان بزانین؟ بەڵێ و جۆرەکانی قژیش بەڵێ جۆرەکان بە پێی چەوری وشکی قژەکە ئەکرێ بە 3 بەشەوە: قژی چەور، قژی نۆرماڵ واتە ئاسایی لەگەڵ قژی وشک. بێگومان ئەوانەی کە قژیان چەورە ڕژێنە چەورەکان کە یەک دەمی هەیە لەگەڵ مووەکە لە هەمان شوێنەوە بەیەکەوەن یەکە دروستەکەن بەیەکەوە. ئەو ڕژێنی چەوریە هەرچەنێ چالاک بێ قژەکە چەورترە بێ و بە پێچەوانەشەوە ئەوانەی کە ڕژێنی چەوریەکانیان هی قژ و پێستیان چالاک نییە پێستیان وشکە. ئەمەش لەژێر کۆنتترۆڵی جینایە بە زۆری، هەندێک دەرمانیش کاریگەرە بۆ. ئەگەر سەرتا باس ئێوە بکەین جۆری قژی چەور ڕێنمایەکان چییە بۆ ئەو کەسانی کە قژیان چەورە وشێک ئەو کەزانیشێک لە گرفتەکانی ئەو کەسانی قژیان چەورە بوونی کرێشە؟ بەڵێ چۆن چارەسەری ئەمانە بکەن؟ ئەو چەوریە ڕاستە خۆی کە دروستکراوە لە سروشتاکە هەیە بۆ پاراستنی قژەکەیە بۆ مانەوەی شێداریەتی. هەندێک جارکە زیاد لە ئاسایی ڕژێنەکان ئیشەکەن چەوری قژەکە زۆرە بێ قژەکە زوو پیسە بێتەوە پێوەی دیارە لەوانەیە دەجار بۆ نێکیشی ناخۆشیشی بێ ئەو کەسە ناچارە بێ زوو بیشوا قژەکەی. ڕێنماییمانەوەیە کە بە شامپۆی تایبەت بە قژی چەور ئەو قژە پشۆرێ و بەپی پێویست. بۆ نمونە هەیە زۆر قژی چەورە ناچارە هەموو ڕۆژێ بیشوە، بەڵام ئەگەر بتوانێت ڕۆژناڕۆژێک بیشوە باشترە، چونکە قژی چەور هەم چەورێکە خۆی هاندەرێکە بۆی قژ زوو هەڵوەرێ و شتنی زۆریش هاندەرێکی ترە بۆ هەڵوەرێنی قژ. کڕێشیش هەمان شتە کە ئەو چەورێ منێتەوە بە پێستی سەرەوە خانەکانی پێستی سەر ئەکوژێت و ئەو کڕێشە دروستە بچکوان هەمووی گروپی خانەی مردوون هی پێست کە ئەبێ بەتەهۆی دروستبوونی کڕێش. چارەسەری ئەم کڕێشە چییە؟ ئەویش شامپۆی تایبەتی ئەوێت بۆ ئەوەی ئەو خانە مردووانە لابات وەنەی هێڵێتەوە بە پێستەکەەوە و دەرکەوێت بە کەسەکەەوە. ئەگەر باسی ئەو کەسانی کە قژیان وشکە و ئیشێک لە زۆر گرفتە باوەکانی ئەوەیە کە قژیان زۆر بڵاو بێتەوە، زۆر لاواز دەرەکەژە بێتەوە. هەندێک قژ هەیە بێگومان ئێمە تەسنیفی تریشمان هەیە بەدەر لە چەوری وشکی هەیە تاڵی قژەکانی زۆر باریک و لاوازە، هەیە ئەستورە تاڵەکانی و هەشمانە قژی لولە هەیە، خاوە هەیە، مامناوەندە، وەیڤە. ئەمانش تەسنیفاتی ترە کە هەریەکە و مامەڵی تایبەتی خۆیت. بێگومان لەگەڵ کاتە و کەسە خۆی فێرە بێ ئەبێ تاقی کاتەوە شامپۆی کە پێیەکەوێت کە هەستەکە قژی پێی مرتاحە و بەکارهێنانی کۆندیشنەریش زۆر گرنگە بۆ هەموو قژێک. تەنانەت قژی چەور زۆر کەس ئەبیستین ئەوانەی قژیان چەوراڵێ مکەیف بەکار ناین کۆندیشنەر لەبەرەوەی قژمان چەورە. نەخێرە بێ کۆندیشنەریش بەکاربێنن کە تایبەتە بە جۆری قژەکەیان، واتە کۆندیشنەری تایبەت بە قژی چەور و ئەوانش کە قژیان وشکە کۆندیشنەری تایبەت بە قژی وشک بەکاربێنن تۆزێ قژەکەیان شێدارتر کاتەوە، تاڵەکان قورستر بێ، بژ نەبێتەوە و بێزاریان نەکە. دکتۆرە زۆر ڕێنمایە بیستین ئەوەی چۆن قژانە بکرێ بەتایبەت بۆ ئافرەتان. تۆ ڕێنمایە چییە لەسەر ئەو؟ ئایا هیچ کاریگەرێکی هەیە؟
بێگومان جۆری شانە هەیە لە پلاستیک دروستکراوە هەیە لە ئاسن و نیکڵ دروستکراوە هەیە لە تەختە باشترینیان تەختەیە بۆ چونکە کارەبا دروست ناکات مادەی تەختە ئەزێتی قژەکە نایەت و تەنانەت ئەوانەی تریش لەوانەیە لە قژەکە گیر بن و هاندەرێ بن بۆ ڕاکێشانی قژەکە و ئەزێدانی ڕێگەکان و هەندێک جار هەڵوەرینیش. دانەکانیشی دانی زۆر ورد نەبێ زۆر نزیک لەیەکەوە ئەوەش هەر هۆکارێکە بۆ ئەوەی کە قژەکە بپچڕێت ئەزێتی بگا. و ئەی چی دەربارەی ئەوەی کەسانی کە بۆنەوانی کە زۆر قژیان شاناکەن ئەبێتە هۆی لەتبوونی کۆتایی تاڵەکان ڕەنمایت بۆ ئەو کەسانە چیە؟ لەتبوو نیواتە مخۆرکەی پێڵین کە کۆتایی قژەکە ڕەنکەی دێزە بێت و بێ بە دوو بەشەوە دیار ئەو بەشە ناتەندروستە ئەبێ ببڕێت. ئەوانەی مخۆرکەیان هەیە و کۆتایی قژەکانیان ناتەندروستە ئەبێ 6 هەفتە جارێک ئەو کۆتایانەی ببڕێت. بەڵام کەسی ئاسایی ئەتوانێت مانگونی وێک تا 3 مانگ جارێک هەندێک جار 6 مانگ جارێک قژی ببڕێ بەڵام لەوە کەم یان زیاتر نەبێ ماوەکەی چونکە هەموو قژێک پێویستی بەوەیە کە کۆتایەکانی ببڕێت بەلای کەمەوە 6 مانگ جارێک. دکتۆرە بابەتێکی تر کە زۆر گرنگە بابەتی وشکردنەوەی قژە تۆ ڕێنمایی چێ لەسەر ئەو ئایا وشکەرەوە بەکاربهێنین کە پێڵم مجەفە یاخود لەبەر خۆر قژوش بکرێتەوە یان هەر ئاسایی هیچ بەکار بێگومان وشکبوونەوەی ئاسایی لە بە هەوای ئاسایی و خۆر و گەرمی جەو ئەوە باشترە لەوەی بەکارهێنانی مجەفیفە بەڵام ئێمە خۆمان نەزانین ژیانی ئەمڕۆ و ڕاکەڕاک و ئیش و کار و خوێندن و ئەو کاتە نییە تۆ دانیشی 2 سەعات هەتا قژە وشکە بێتەوە مەجبوری خێرا وشکی کەیتەوە بەڵام ئێماڵین بەپێی توانە کەم کرێتەوە و ئێمە بەدەر لە مجەفە ئوتوشمان هەیە مجەفە لە ئوتوەکە کەمترە زیانەکەی چکە ئوتوەکە ستریتنەر ڕاکێشانیشی لەگەڵایە کەواتە بە دوو شێوە ڕێگەکان ئەزێتیانەکە. و پرسیارێکم گەرمی نەچێ بۆ کەسێک کە قژی ئاسایی بێت نە زۆر چۆر بێت نە زۆر وشک بێت لە هەفتەیەکە چەند جار بیشۆرە؟ یا هەفتەی 2 جار یا ئەو پەڕی 3 جار. چەند ترێندە هەیە لە سۆشیال میدیا سەبارەت بە قژ زۆر بەلامەوە گرنگ کە ڕای تۆ لەسەر بزانین بۆ نمونە بەکارهێنانی زەیت ئەڵێن ئاوی ڕۆزماریە ڕاوچە لەسەر هەندێک زەیت هەیە زۆر سوود بەخشە بۆ قژ بە تایبەتی قژە وشکەکان و نۆرماڵەکان شێداریە کاتەوە تەندروستی باشەکە و تەنانەت هاندەرێکیشە بۆ سووڕی خوێنی پێستی سەر کە بێتە هۆکارێک بۆ گەشەی قژەکە و تەندروستی قژەکە وەکو زەیتی ئەرگان زەیتی گوێزی هندی کە زیاتر بۆ قژی وشک باشە زەیتی زەیتون بۆ هەموو قژێک ئەبێت و زەیتی نعناش ئێستا تازە داهاتوو ئەویش هاندەرێکە زۆر بۆ تەندروستی قژ و باشکردنی سووڕی خوێنی پێستی سەر و ئاوەکانیش ئەوانەی کە قژیان چەورە زیاتر ئێمە لەگەڵ ئەوانین زەیت زۆر بەکاربێنن زیاتر ئاوی ئەو ڕووەکانە بەکاربێنن کە سوود بەخشە وەکو ڕۆزماری وەکو سیر بۆ ئەوانەی کە قژ هەڵوەرینیان هەیە زۆر سوودی هەیە. دکتۆر شێوازێکی بەکارهێنانی تەندروستی ئەم ئاو زەیتانە چۆنە؟ 4 سەعات پێمێنێ یا کۆڵێ ئۆڤەرنایت یعنی شەولەی بات و بەیانی بیشوات چکە تۆزێ ناخۆشە و زەیتە بە قژەوە لە کاتی چالاکی ڕۆژانە باشتر وایە کەسە شەولەی با بەیانەکەی بیشوە یاخۆ 4 سەعاتێکە گەرمەجالی هەیە بیکە زیاتر نە هەفتەی جارێک بەسە مەگەرێکی قژی زۆر وشک بێت توانێ هەفتەی 2 جار. چی دەربارەی مەساجکردن بۆ بێخی سەر ئایا ئەمە سوودی هەیە و چۆن سوودی هەیە؟ بەڵێ بێگومان سوودی هەیە ئەوە وەکو وەرزشێکە ئەکرێت و چالاکردنەوەی سووڕی خوێنی وەکو پێست چۆن پێویستی بەو مەساجە هەیە وەکو ماسوولکەکان پێستی سەریش پێویستی بەو مەساجە هەیە و سوود بەخشە. دکتۆرە یەک لە ڕێگانی تر ئەڵێن بەکارهێنانی سەرینی ئاوریشم و قماشی ئاوریشمە ئایا ئەمە هیچ کاریگەیەکیە؟ ئەمەش ترێندێکی تازەیە تا ڕادێک بەڵێ هەندێک توێژینەوە هەیە توێژینەوەیکی کەم کە ئەڵێ سوودی هەیە من بۆ یەچم بۆ ئەوەی کە ئەوانەی کە بەرگە سەرینانی کە لە قماشی نایلۆن دروست دەکرێن لەوانەیە کە کارەبا دروست دەکا ئەوەش باش نییە بۆ قژەکە ئاوریشمەکە مادەیەکە کە هیچ زیانێکی نییە زۆر بێوەیە مەگەر لەو ڕۆ ئەگەر من زانستیانە بۆی بچین تەسەورەکەم وابێ و
چی دەربارەی کیراتێنکردن یاخود پرۆتینکردنی قش وەکە زانین لەو پرۆسسە گەرمیەکی زۆر بەکارهێنێ لەگەڵ گەرمی و ئوتو مادەکە خۆی فۆرمالینی تایە زۆر جار نەک هەر قژەکە و پێستەکە بەڵکو چاویش عەزێتە یا کەسە ئاو بەچایەتە خوارێ مادێکی زۆر تیژە لە ڕاستیە ئەگەر لە ڕووی تەندروستی و لێکی بینەوە تەسەور ناکەم باش بێ بەڵامی تر ژیانی ئەمڕۆ سەردەمی ئێستا و مۆدە و ئەمانە هەندێک جار ناچارتەکە پەنابەریتە بەر ئەو شتانە من لێرە ڕێنمایەکەم کە تۆ هەر حەزەکەی بیکەی ئێمە ناتوانین ڕێگربین وەکو بۆیە قژ هەر دیسانەوە موادی کیمیاویە و لەوانێ زیانی هەبێ بەس ئاتوانین خەڵک مەنعکەین لەوەی کە بۆیە بکە نەخێر بە خۆشمانەوە ناتوانین بۆیە ئەبێ ئێمە ئەو موادانە بەکاربێن کە لە سەرچاوی باوەڕ پێکراوە هاتووە لە وڵاتەکە پێشکەوتووەکانەوە لە شوێنێکی باشە خەزن کراوە بە دەستێکی شارەزا و پسپۆر ئەو ئیشانە بکرێت هەموو کەسێکە بۆ نمونە دوکانێکی کردەوتی من ساڵۆنم هەیە ئەو ڕاست نییە بێمە بچینە لای ئەوانەی کە خاوەن ئەزمونن خاوەن ناوبانگێکی باش. دکتۆر بابەتێکی تر زۆر گرنگە ئایا تەندروستی دەرونی کاریگەری لەسەر قش هەیە؟ بەڵێ لە کۆنەوە نەنکەکانمان تویانە قژ ئاوی دڵەخواتەوە پێستیش بە هەمان شێوە پێستیش ئاوێنەی دەروونە هەر خۆمان ئەو ڕۆژێک کە دڵمان خۆشە پێستمان زۆر جیاوازە لەو ڕۆژێک کە بێتاقەتین بێگومان لە ڕێگەی هۆرمۆناتەوە لە ڕێگەی تەندروستی گشتی ئەو کەسەوە دەورەبینیە زۆر و شێوازی کاریگەرەکەی چۆنە؟ کاریگەرەکە یەکەم قژ هەڵوەرین پەیوەندی پێوە هەیە یەکێکە لە هۆکارەکان ڕاستە ئێمە بێ هۆکاری زۆرە قژ هەڵوەرین بەڵام ئێمە لە ئەخیری لیستی ئەو هۆکارانە سترێس دائەنین بەڵام ئێمە سترێس ناخینە پێشەوە بۆی ئەگەر هەر هۆکارێکی ئۆرگانی هەبێت هۆکارێکی نەخۆشی هەبێ یا هەر شتێکی کەمی ڤیتامین بێت لە ڕووی خۆراکی ئەو کەسەوە لە ڕووی تەندروستی گشتیەوە ئایا دەرمانێکە خوا ئایا کێشەیەکی غودەی هەیە یا هەر ئیندۆکراینێکی تر ئەمان هەمووی ئەبێ دڵنیابینەوە پشکنینی بۆ بکەین دواتر ئەگەر هیچ هۆکارێ نەبوو ئەو کەسە سترێسی هەبوو بێگومان هۆکارە. دکتۆر خۆی باسکە یەکێک لە گەورەترین کێشەکان ڕووتانەوەی قژە ئەگەر یەکەیەکە باسی لە هۆکارەکانی ئەم بکەین بزانین چۆن ئەم فاکتەرانە کاریگەریان هەیە لەسەر یەکەم فاکتەر کەمی هیمۆگلۆبین و ئاسنە لە خوێنە کەم خوێنی زۆر ڕۆڵی هەیە فاکتەری تریشمان هەیە وەکو کێشەی غودەی دەرەقی تەمەن بێگومان ئێمە خانەکان پرۆسەی پیربوونی هەموو خانەکانی جەستە ئەڕوات لەگەڵ تەمەنە ئەو پیربوونە بەردەوامە بۆیە تەنکبوونەوەی قژیش لەگەڵ تەمەنا ئەبێت بەڵام ئێمە ئەگەر بڵین ڕوتانەوەیکی بەرچاو واتە لە ڕۆژێک کازیا لە 150 تاڵ ئەوە ڕوتانەوەیە ڕوتانەوەی خێراشە ئەبێ خێرا تەدەخولکەین و پشکنینکەین و هۆکارەکەی بدۆزینەوە چارەسەریکەین تایەکی بەقوت کە زمانی کۆرۆنا ئێمە زۆر وەرینی قژمان ئەبینی بەهۆی تایەوە هەموو تایەکی بەقوت بەنجی عام بێهۆشکاری مادەی بەنج خۆی هۆکارە بەربوونی خوێن مناڵبوون مناڵ لە بارچوون هەندێک دەرمان هەیە وەکو دەرمانی کیمیاوی ئەوانی نەخۆشەکانی شێرپەنجە ئەو کێشە تەندروستی درێژخانە بۆ نمونە شەکرە ڕێجیم ئەوانەی کە دایەتێکی بەقوتەکەن و ڤیتامینات لە لەشیانە هەمووی نامێنێ ئافرەتی نەک هەردووگیان شیردەریش چونکە ئەو کۆرپەلەی ناوسکی بەشی خۆی لە هەموو مادە باشەکان و ڤیتامینەکانە بە حەقینی ئەم دایکە تەعویزیەکەیاننا بۆیە ئەبێ تەعویزی کا لە کاتی دووگیانی شاو لە دوای مناڵبوونیش لە کاتی شیردانە ئەبێ ڕەچاوی ئەوە بکە کە ئاو ڤیتامینەکان پرۆتین خواردنە بە سوودەکان خواردنی تەندروست بخوا بۆ ئەوەی تاویزیکە ئەی چی دەربارەی بۆ ماوەژ ڕۆڵی هەیە زۆر بە تایبەتی لە پیاوانە ئێمە ئەندرۆجینیک بۆڵنسمان هەیە واتە ئەسڵایی ئەوە خۆی بۆ ماوە زۆر ڕۆڵی هەیە ئەسڵایی لە ئافرەتیشە هەیە بەس ڕێژەکەی کەمترە و زیاتر هەموو قژەکە ئەگرێتەوە وەکو پیاوان نییە کە بەشی پێشەوەی قژیان و تەپڵی سەریان بگرێتەوە. دکتۆر باسێکی لە جۆرەکانی ڕوتانەوەی قش بکەین بە چۆن پۆلێنی ئەکەن و جۆرەکانی چین؟ بەڵێ بە دووسێ شێوە هی نەکرێت تەسنیفەکرێ کلاسیفیکیش نەکرێ ئەوانەی خێرایە یا درێژخانە خێراکان ئەوەی کەوکو باسم کرد ئەگەر لە ڕۆژێکە 150 تاڵ وەری لەگەڵ هەموو ڕاکێشانێکی هێواشی قژەکە 2 بۆ 3 تاڵ بەدەستەوە بێت ئەو وەرینی خێرایە وەکو باسم کرد هۆکارەکان ئەوانە بوو بەڵام مەسەلەن بۆ ماوە لەگەڵ وەختایە تەمەن
یاخود هەندێک نەخۆشی وەکو شەکرە ئەمانە بە خێرایی ناوەرێ بەڵام وردە وردە تەنکە بێتەوە قژەکە. و هۆکارەکانی لە پیاوانە بە دەرەجە یەک هۆرمۆنی ئەندرۆجینە کە لەژێر کۆنتترۆلی جینایە بۆیە ئێماڵین بۆ ماوە هۆکارە ئەو لە ئافرەتانی شائبێت بەڵام بە ڕێژەیەکی کەمتر. هەر شوانە پاچی هێرلۆز واتە پەڵەیەک لە قژەکە نامێنێ وەکو دەردەڕێوی وەکو هەندێک نەخۆشی تر وەکو توشببوون بە هەندێ مشەخۆر وەکو تینیا نەخۆشی تینیا کە ئەویش هۆکارێکە بۆ ئەوەی بەشێک لە قژەکە بوەرێ. هەندێک جار کەسێک خویەک یەکدێت قژەکەی ڕاکێشێ لە شوێنێکەوە کە دەستی ئەگاتێ لە کاتی سترێسا ئەوانە پەڵە قژەکە ئەوەرێت ئەوەش هەریەکە و چارەسەری خۆی هەیە. دوکتۆر باسی هۆرمۆنێکە لە پیاوانە کە ئەمە زانین هەندێک لە ئەو کەسانی کە ورزشی لە جوانیەکان هۆرمۆنی ئەندرۆجینەکان وەرەگرن ئەنی کاتە ئەمەش بێتە هۆی ڕوتانەوەی قژ بێگومان و چارەسەرەکانی چی؟ ئەگەر بەپێی هەر جۆرەێکی چارەسەر بێگومان هەر جۆرە چارەسەرە تایبەتە بە هۆکارەکەی خۆی کەم خوێنیە ئەبێ ئەو کەسە ئاسن و ڕێژەی خوێنی چاکاتەوە لە ڕێگەی چارەسەری پزیشکیەوە. شەکرێ بێ شەکرەکە کۆنتترۆلکە کێشەی غودەی هەیە غودەکە تەمەڵە یا ئەکتڤە زیاد لە حەدی خۆی کە پێڵین تایرۆتۆکسیکۆسیس ئەمانش بەپێی حاڵەتی خۆی بێ پزیشک چارەسەریکە و بیگەینێتەوە ئاستی نۆرماڵ غودەکەی ئەبێ بەتەبیعی ئیشکە بەڵێ. ئەوانەی کە غودە لابن ئەبێ بۆ ماوەی هەموو ژیانیان قەرەبووی ئەو هۆرمۆنە بکەنەوە کە ئەو غودەیە دەریەکە. بۆ هۆرمۆنەکانیش بێگومان ئێمە گەر بتوانین بیوەستێنین وەرگ ئەگەر ئەو هۆرمۆنە وەرەگرێ ئەو کەسە بیوەستێنین باشە ئەگەر نا ئەبێ بە ڕێگەی چارەسەری تراوەکو بەهێزکردنی قژ بە هەندێ لۆشن سپرێ دەرزی ئەمپول هەیە کە لێ ئێرە یا دەرزی لێدان بە پلازما یا میزۆتەراپی. دکتۆرە باسی خاڵک زۆر بەلامەوە گرنگە باسی سپڕی بکە بە پێچوانەشە ئەو حەبانی کە بۆ دژی سپڕی بەکارهێن ئەمانە چۆن کاریگەریان هەیە؟ ئەوانەشە لە ڕێگەی هۆرمۆناتەوە ئەیکەن بێگومان بێتە هۆی هەڵوەڕینی قژ؟ بەڵێ بەڵێ بە دوو شێواز یەکەم لە ڕێگەی هۆرمۆنەکەوەیە دووهەم لە ڕێگەی کاتی دووگیانی ناڵم ئەو کەسە ئەگەری توشببوونی بەکەم خوێنی زیاترە ئەو ئافرەتە. و ڕێنمایەکانت چییە بۆ چارەسەری لاوازی قژ لە سەرەتاوە لە شێوازی ژیانەوە دەست پێ بکەین دوای بچینە سەر چارەسەرەکە؟ لایفستایلی تەندروست، خواردنەوەی ئاو، وەرگرتنی ڤیتامینەکان بە شێوەی خۆراکی تەندروست ئەگەر نا بە شێوەی سەپلیمەنت و حەب لە ژێر چاودێری پزیشکی پسپۆر و بەکارهێنانی شامپۆی گونجاو بۆ جۆری قژەکە زۆر شتن باش نییە. پاراستن تەنانەت تشکی خۆریش هەندێک جار زیانی هەیە خۆشبەختانە ئێستا هەندێک سپرا هەیە کە بەکارێت بە ڕۆژ SPF دژەخۆری قژە ئەوەش ئەو کەسانیا شەبقە بەکاربێنێت یا دایپۆشی قژەکەی بۆ ئەوەی خۆش زیانی پێ نەگەێنێ. دکتۆر کۆتا ڕێنمایی چی و بەتایبەت بۆ ئافرەتان سەبارەت بە پاراستنی تەندروستی قژیان؟ کۆتا ڕێنماییم ئەوەیە پارێزگاری لە تەندروستی خۆتان بکەن بۆی تەندروستی و جوانی قشتان پارێزراو بێ بەو شێوانەی کە وتمان خواردنەوەی ئاو خواردنی تەندروست وەرزش خۆتان پارێزن لە سترێس تا بتوانن خۆتان مەشغوڵکەن بە چالاکیەکانەوە کە وزەیەکی ئیجابیتان پێبەخشێ دوورکەونەوە لە سترێس شت لە خۆتان قرزمەکەن. زۆر سپاس دکتۆرێکی ئەمە زانیارەکانت. باس بە ئێوەش زۆر سپاس کە تاسە بینەر و بیسەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو هەر تەندروست بن.